دڵی سۆزم لە زاردی تۆ دەلارزێت لە ساردی تۆ گەرم بۆ تۆ دەلارزێت لە دووری تا وەکو ئاوری گیرە لە ناوداوە بەهۆ بێۆ دەلارزێت دڵم خوێنە گوڵاڵمدا بۆ جاستات بە خوێنی دڵ وەکو شەو بۆ دەلارزێت. تۆنی تۆ خۆشە ئەتوانی کۆنتترۆلی دەنگی خۆت بکەیت و من ئەڵم بەڵێ. زۆر سپاس. منی چێژم سات قەشەنگ بوو دەمە خۆش وەلێ کۆتاییت کرد و شێعرەکانی حیفز نەکرد و بەهەرحاڵ یەک شەو کارەکوورە شێعرەکانە حیفزە کرد. حیفە هاتی تێرە سا بۆ قەشەنگیە بەخاتر دوو دانە شێعر ئەشی ئیرادە لێ بگرن. ئینشەڵا بۆ دافعی بعد وەقتی تیتەیرە حتما شێعر محکەم قورس و محکەم حیفزیەکەی کە بتوانین ڕاحەت مێلۆدیەکان بخوێنی. منی چێژم پێت بەڵێ. ئەبێ گرنگە ئیهتیمام بە تەمرین زۆر بدەیت، ئیهتیمام بە تەکس بدەیت و کاتێک کە ئەتەوێ خۆت ئامادە بکەیت بۆ گۆرانێک زۆر بە گرنگیەوە وەکو چۆن لە مەکتەب دەرسێکە خوێنی بەڕاستی گۆرانی وتنیش ئاوایە ئەبێ زۆر گرنگی پێ بدەیت بە گۆرانی وتن. دەنگت باشە من نەتوانم بەڵام بەڵێ. زۆر سپاس. بەێ بەخێر هاتی. زۆر سپاس. te performans ecvan gelo. Ger tu dixwazî bibî yekemîn guhdaş bo performansên nû me bişopîne.